بەڕێوەبردننی پۆستەکان لەلایەن ژنانەوە مێژوویەکی کۆنی هەیە بۆ ئەمڕۆ ناگەڕێتەوە مێژوویەک کە ئەتوانین چەندەها ساڵ بەسەریات تێپەڕیەوە سەدەها ساڵ بگرە بەسەریات تێپەڕیەوە ئەم مێژ بووە کەڵەکە بووی کللتورێک و ڕۆشنبیریەک و فەرهەنگێکە کە لە ناوچەکەدا هەیە وای کردووە کە ژنان بۆ هیچ شتێک نەسڵمنەوە کارەکانی خۆیان بکەن بۆ ئەمەش هەڵبەتە پاڵپشت و پشتیوانی تەواوی کۆمەڵگە و خێزانەکانیان و برا و هاوسەر و کەسەکانی خۆیانیان هەیە ئەمە وای کردووە کە ژنان بە بەردەوامی لە ڕووی خوێندنەوە پەرە بە خوێندنیان بن گرنگی بدەن بەوەی کە بڕوانامەکانیان تەواوکەن کاتێک کە بڕوانامەش تەواوکرایەک نەبێ ماسەرەکیەکان وەرگرتنی هەر پلۆپۆستێک گومانی تێدا نییە کە هەبوونی بڕوانامەیە بڕوانامە بە مانای وەرەقەیەک نا بڕوانامە بە مانای ئەسمون بە مانای دنیابینی بە مانای بۆ مانایی کە چنێک تۆ تاقیکردنەوەکەی ئەوانە تۆ قوتر و بەهێزترەبی بۆ تێڕوانینت لە دنیای دەرەوە گومانی تێدا نییە کاتێک ژنان لەم شارەدا لەم وڵاتەدا کە پۆستێک وەرەگرن ئەبێتە جێی سەرنجی خەڵکانی دەوروبەر شوێنەکانی دەوروبەر بەڵام خۆشبەختانە توانین بڵین و ژنانێکە لە هەم لە زانکۆ هەم لە دەرەوەی زانکۆ پۆستیان وەرگرتووە تا ڕادەیەک توانیوانە جێپی خۆیان قایم کەن تا ڕادەیەک خۆیان بسەلمێنن هیچ کاتێک هەوڵی ئەویان ناوە کارەکان بە شخصی بکەن بە کەسی بکەن هەمیشە هەوڵیان ناوە لە خۆبردوو بن زۆر جار قوربانی بدەن بە شتەکانی خۆیان لە پێناو کۆمەلگاتە و لە پێناو کارەکانیاندا ئەمەش لە چوارچێوەی ئەو ئەزمونەدایە لە چوارچێوەی و کارکردنێتدا بووە کە بە درێژایی تەمەنی پێشتریان کردویانە و هەتا گەیشتون بۆ پلۆپایە هیچ یەکێک لەو ژنانێک کە لە پلۆ پۆستەکاندان لە کونفەیەکونێکە یاخود لە شەو ڕۆژێکدا پۆستیان وەرنەگرتووە هەموو ئەزمونێکیان هەیە لە دایرەکانی ترا لە شوێنەکانی ترا بۆ نمونە ئێمە کاتێک هاتووینەتە ئێرە لە زانکۆی سلێمانی چەندین جار پلۆپۆستی ترمان هەبووە تا گەیشتون بۆ ئاسێکە هەڵبەتە بینە ئەم شوێنێکە لێرە کارەکانمان بکەین هەڵبوو بڕواایەدام ژن وەکو ژن وەکو ڕەگەزیمەینە کێشی بۆ دروست نابێ و کێشانەی کە ژنان هەیەە لێرە هەمانە و کێشانەیە کە پیاوانیش هەیەە لە بەڕێوەبردننی پۆستەکانیانە بەڵام گومانی تێدانێت تۆ لە ڕووی کۆمەڵایەتی و بمانەوێ نەمانەوێ بەشێک لە ژنانە کەوتنە بەر تیر و توانجی سۆشیال میدیا بەشێکی زۆریشی ناحەقیە بەرامبەر بە ژنانەکرێ نەک بەشێکی زۆری منەتوانم بڵێم بەڕەهایی ناحەقی بەرامبەر بە ژنانەکرێ بڵێ ناکرێ بەڵام دیسانەوە ئەمانە ژنان ئاور لەم تیر و توانجانە نادەنەوە چکە ئامانجێکی زۆر گەورەتریان هەیە لەوەی کە ئاور بنەوە لە شتێک کە بێبەها بێ بە بنەما بێ یاخود بە جۆرێک لە جۆرەکان لە ئاستی پێگە و شکۆی ژناندانە بێت. بەڕێی من ژن بێ یان پیاو بێ ئەبێ ئەزمموی هەبێ و باگراوندێکی معرفی زۆر گەورەی هەبێ لەسەر و پۆستەی کە وەریەگرێ خۆشببختانە ئەگەر ژنێک بێ و توانای هەبێ بچێتە پۆستێک بتوانێت حەقی پۆستەکە بە تەواوەتی بات ئەمە جێگەی خۆشحاڵی و جێگەی دڵخۆشیە بۆ ژنان بەتایبەت لەم سنوورەیە کە ڕێژەیەکی زیاتر لە ژنان لە پۆستە حکومیەکانان و گرنگە لە هەم لە ئیشە حکومیەکان هەم لە ئیشیکە گرنگە باڵانسی جێندەری هەبێ تەنها هێزی گەورە بە پیاوان نەدرێ گرنگە ژنانیش بەڵام وەک گوتمان پسپۆریان هەبێ لە بوارەکە بتوان کارەکە بە تەواوەتی جێبەجێ بکەن و حەقی خۆی بن گرنگە ئەوانیش بێنە پێشەوە ینی جیاوازێکی وانەکرێت لە نێوان ژن و پیاوە.